بینەرانی عزیزی هەناڕتی ئەم کاتە هەموو کاتێکتان باش من ئامانجێ منم بە خۆشحاڵیەوە لە بەرنمەیەکی نوێشان هاتینەتەوە دیدارتان بەرنمەی ئەم جاریشان تەرخانە بۆ زەویزار. پارچە زەویەکانی بە شەو دابەش بکات و بیفرۆشێ بە هاوڵاتی فەقیر و هەژار، دوای ئەوەش ئەو خۆی بێ بە ساحیبی پارەیەکی زۆر سەرەکەی هاوڵاتیەکە لە بەردەمی شارەوانیە بە تاوانبار دانرێت. زەوی نەبێت بەو شتەی کە خەڵقی تیجارەتی پێوە بکە. چیتر قبوڵی ئەوە نەکا زەویە کشت و کاڵە بە پیتەکان بکرێن بە پرۆژە بەبێ ئەوەی پلانێکی دیاریکراوی هەبێ. من یەکەم بە یەکەی نیشتەجێ بوون ئەتەوە ئەوە بتەوە ناتەوێت دوجار بەناوی مامۆستاشەوەی و ڕەنگە لە ڕووی ڕاگەاندنەوە بڵێن مامۆستا سوودمەند بوو. ئەگەر دادگایەک دانرێت بۆ بەهەدەردان یان بە هەڵە دابەشکردنی زەوی یان بۆ بەرژەوەندی تایبەتی کە زەوی دابەشکراوە هەمووان وەک یەک تاوانبارین لەو دادگایە. لە ماوەی حکومڕانی خۆماڵی ڕابردوودا چۆن مامەڵەمان لەگەڵ زەویزاری هەرێمی کوردستان کردووە؟ بۆچی بەدواداچوون بۆ مەسەلە و گرفتەکانی زەوی وەکو ڕێکردن وایە بە ناو زەویەکی مین ڕێژکراودا؟ دیارترین گرفت و کێشەکانی زەوی چین لە هەرێمی کوردستان؟ ئایا ئەگەر دادگایەکی بێلایەنانە و عادلانە دانێن بۆ مامەڵەکردنی بێڕەحمانەی ئێمە لە ماوەی ڕابردوو لەگەڵ زەوی ئەم هەرێمەدا کاممان بێلایەن دەرەچین؟ دیارترین ئەو بەرژەوەندی و گرفتە کۆمەڵایەتی و سیاسیانە چین کە لەسەر زەوی ئەم هەرێمە دروست بوون؟ کامانە نەو هاوڵاتیانەی کە لە دابەشکردنی زەوی بێبەش بوون؟ ئایا هۆکاری چییە کە خەڵکانێکی زۆر سوودمەند بوون لە زەوی بەڵام هێشتا خەڵکێکی زۆر ماوە زەوی وەربگرێ و مستحقیشن؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە لەم بەرنامەی شەندا دەبینن. گەرکرێت ئامارێکمان بیتە لە چەند ساڵی ڕابردوودا چەند پارچە زەوی دابەشکراوە بە مەبەستی نیشتەجێ بوون؟ بەڵێ دیارە لە 2006ەوە بەپێی بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دابەشکردنی زەوی لە سەرجەم قەزا و ناحەکان و شار و شارۆچکان ڕاگیرە. بەڵام لە ساڵی 2009 لە 14 دەی 2009 بە بڕیاری 3138 ینی بڕیاری 38 پیاڵێنێمە ئەم بڕیارە تقریبا باز لەواکاڵێ ئەو فەرمانانەی کە لە پێش یەکگرتنەوەی دوو ئیدارەکەیە لە پێش دەرچوونی فەرمانی ڕاگرتنی زەویە دەرچووە ئەو خەڵکانی ڕەزامەندیان هەبووە ئێستا بۆیان تازە بکرێتەوە و لەلایەن وەزارەتی شارەوانی دیسان و بڕیاریان بۆ بدرێ بۆ دابەشکردنی زەوی. ئێمە لە ساڵی 2009 1635 پارچە زەوی بۆ بڕیارە لە سنووری قەزا و ناحەکان و شار و شارۆچکانان دابەشکرا. لە ساڵی 2010 1548 پارچە زەوی، لە ساڵی 2011 1633. ئەمە تەبان جگە لە سنتەری پارێزگای سلێمانی لەبەری لە سلێمانیە بڕیاری 38 شمولی کەسی نەکردەوە و دابەش نەکراوە زەوی. ئەوەی کە باسیەکەین با بڵێن سەرجەم قەزا و ناحەکانی گرتەوە بە سنووری بەکرەجۆ و ڕاپەڕین و تاسوجە و عربەتیشەوە. کێشەی زەویزار دابەشکردنی زەویزار بەسەر مامۆستایان و بەسەر فەرمانبەران و بەسەر هاوڵاتانی ئەو هەرێمە هاوڵاتانی کەم دەرامەت. خۆتان دەزانن لێرەشدا پلانێک نەبووە بۆ ئەوەی کە عەدالەتێکی کۆمەڵایەتی هەبێ لەوەی کە فەرمانبەر بە خاڵ زەوی پێ بدرێ، نەک بە واسیتە و بە وابەستەیی بە فلانە ئەس بوو بە فلانە مەسئول و یا خزمی فلان و یا خزمی فلان بێ. بۆیە دەبێ لەو حکومەتەی ئێمە لەمە دووە ئەو خاڵانە دیاری بکرێت کە هەر فەرمانبەرێک کە زیاتر لە 20 خاڵی هەبێ بۆ نمونە زەوی وەربگرێت، ئەوەی 15 خاڵی هەیە لە دوای ئەو وەری بگرێت بۆ ئەوەی عەدالەتێک هەبێ. فەرمانبەرمان هەیە زیاتر لە 20 ساڵە فەرمانبەرە و بەرەو خانەنشینی دەڕوا تا ئێستا سوودمەند نەبووە، نە لە یەکەی نیشتەجێ بوون نە لە کێشەی زەویزار. دەیان کۆمپانیای یەکەی نیشتەجێبوونمان هەیە تا ئێستا نەیتوانێت پرسی یەکەی نیشتەجێبوون لەو هەرێمەدا چارەسەر بکەم. سیستمی خاڵبەندی لە ساڵانی ڕابردووە جێبەجێ کرا و ئەم سیستمی خاڵبەندیە گەیشتە 32 خاڵ. لە دوای وەستانی زەویەوە چی لەم پرۆسەیە هاتوویان گەیشتۆ بە چی کارەکانی؟ لە کاتی خۆیان لە پێش ساڵی 2006 سیستەمی خاڵبەندیان کردبوو، بەڵام بەپێی ئەو سیستەمە مەرکەزەی کە لە ساڵی 2006 بۆ ئێمە هات کە لە ئەحساوە لیژنەیەکی تایبەت بە ناوی لیژنەی باڵای دابەشکردنی زەوی کە لە دائیرەکانەوە هەموو فۆرمیان بۆ برا، دائیرەکان فەرمانبەرەکانی خۆیان فۆرمیان بۆ پڕکردنەوە بەپێی ئەزبارانەوە بەپێی سەنەواتی خدمە و ساڵانی خدمەتیان و بەپێی مناڵ و
ژن و خێزانداری و ئەمانیان و شەهیدانیش کە ئەوە پلەی تایبەتی هەبوو بە شەهادە نردێن بۆ ژنەی باڵای داوەشکردنی زەوی ئێمە لە ساڵی 2006 11500 ناومان بۆ هاتووە بە مجلەداتی گەورە کە خاڵبندیان بۆ کراوە لە 20 خاڵەوە بۆ 58 خاڵ تایەتی بەڵام ئەوە فەرمانی خاڵبندی هەیە نەک فەرمانی دابشکردنی زەوی هاوڵاتیان زۆر سەردانمانەکەن ئەڵێ ئێمە فەرمانی دابشکردنی زەویمان هەیە لە ساڵی 2006ەوە کە خاڵبندی بووە ئێمە بۆیان ڕاست دەکەینەوە کە ئەوە فەرمانی دابشکردن و پێدانی زەوی نییە بەقەدەر ئەوەندەی فەرمانی خاڵبندیکردنە بۆ ئۆیسبێنێ هاوڵاتیەک یا فەرمانبەرێک ئەگەر 40 خاڵی هەبێ کەسێکی کە 36 هەبێ یا 32 هەبێ لە کاتی بوونی زەوی و بوونی فەرمانی دابشکردنە ئەو عەدالەتە بێتە دی کە 40 خاڵەکە پێش 32 خاڵەکە یا 36 خاڵەکە وەرگری ئێمە لە 2006 بەڕاستی فەرمانێک لە ئەنجومەنی وەزیران دەرچوو کە ڕاگیراوە دابشکردنی زەوی و ئێمە بە دوواداچوونی خۆمان و کولیژنەی شارەوانی چەند جار سەرۆکی شارەوانەکانی هەرسێ پارێزگامان بانگهێشت کرد بۆ پەرلەمان بۆ لیژنەکەمان و ئەوان ژمارەکانی خۆیان وت ژمارەی ئەو زەویانەی دابش کراوە بەنسبەت شاری سلێمانی بەڕاستی زۆر کەمە هەندی حاڵت نەبێ زۆر تایبەتە یان موافقەتی زۆر کۆنی هەیە چونکە هەتا سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەپروڤی نەکە پەسەندی نەکە ئەمان نەیانتوانیوە و سەری ژمارەکانی شەکەی بۆ نمونە لە 2024 پارچە زەوی لە 2011 هەر 24 ئەم ساڵ ئەم بۆ ئەم 4 مانگە ئەو ژمارەی کە لە سەرۆکی شارەوانی سلێمانی وەرگیراوە ئەڵێ زۆری بۆ شەهیدانە نزیکەی 500 پارچە زەویە ئەگینا ئەمان زۆر پابندبوون بۆ یاسا بەو بڕیارەوە کە لە 2006 دەرچووە بۆ حاڵاتی زۆر زەرور نەبێت زەویان دابەش نەکردووە بەنسبەت شارەوانیەکان ئەوانیش لەبەرەوەی زەختێکی زۆریان لەسرە بۆ دەرەوەی شار بۆ قەزاو ناحیەکان ئەوان ژمارەکانیان لە 1600 بۆ 2010 بۆ 2011 ئەوانیش هەمووی بەپێی فەرمانی وەزاری و ئەنجومەنی وەزیرانە زۆریشی خێزانی شەهید و ئەو کەسانش کە بەپێی خاڵبەندی بڕیاری تایبەتیان هەیە لە بوارەی زەوی وە سوالەکەی من خۆم سوودبەن نەبووم لە زەوی کە حکومەت بماتێ بەڵام خۆم زەوی و معاملەم کردووە بۆ پێویستی خۆم بەڵام ئینسان چۆن خواردەمەنی بۆ ئینسان پێویستە ئاوا زەویش پێویستە بۆ هاوڵاتیان چونکەم زۆر هاوڵاتی هەیە توانای هەیە موادەکە بکرێت توانای هەیە کەرەسەکە بکرێ بەڵام زەویەکەی دەست ناکەوێت ئەوەنە گرانە هۆی گرانەکەیش چییە هۆی گرانەکەیە کۆمەڵێک ئەتوانی ئیسپادیان لێ کردووە کە ئەوان ئەبێ بەهۆی ئەوەی ئەگەر زەویەکە بمێنێتەوە ماوەیە بمێنێتەوە دا ئەبەزێ بۆ هاوڵاتی فەقیرەکان بکرێت بەڵام معاملەی پێوەکە بەرزە بێتەوە ئیتر خۆش دەزانی مابلێن تێر ئاگای لە برسی نییە باوەی واسی نەبێ هیچ شتێکی دەستگیر نابێ من خۆمە کوژنان فالێکە عەرزە مەرگرتووە 20 ملیۆن وەرگرتووە هیچ گرێم لە حکومەتە نییە وڵایەوەی کەماوە لە من مستحقتر هەبوو وەری نەگرتووە ناوەڵام من خۆم ناوەڵا نەفسی ماڵ و ئایلەی خۆم برام شەیدەوە ئامۆزام شەید نامدەنیا حکومەتیەکەی تر ئەوەی ڕاستکا لێڵیان نایداتێ و ئەیشێ درۆم کایداتی ژمارە سکاڵایەنە چەندە کە لای ئێوە هەیە کە مامۆستا بێبەش بۆ لە زەوی وەرگرتن و چەند مامۆستا سوودمەند بۆ لە وەرگرتنی زەوی بەڵێ دیارە بێمە قسە لەسەر ئەو سیستەمە بکەین کە زەوی دابش کراوە بەسەر مامۆسایانە پێی لە ڕابردوودا چونکە ئێستادا زەوی دابشکردن ڕاگیراوە دیارە جیاوازی شارێک بۆ شارێکی تری جیاوازە ئەوەندەی من ئاگادار بم دیارە ئێمە وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان ئێستا ستافی نوێن بەڵام لە ستافی پێشوودا بە شێوەی خاڵبەندی بووە دیارە خاڵبەندیەکە ناوی مامۆستایان و مامۆسانی کە مامەڵەیان پڕ کردبێتەوە بەو شێوازانیان تیا بەرجەستە بوو بێ کە داواکاریەکە تەقدیمی یەکێتی مامۆسایان و دواتر بلایەنە پەیوەندیدارەکان بکرێت بە شێوەی خاڵ و بە شێوەی حروفی ئەبجەدی گیراوەتە بەر بۆ نمونە لە شاری هەولێر تا 18 خاڵ هاتووە واتە هەتا 2023 ئەو مامۆسایانەی کە 18 خاڵیشان هەبووانی تا 18 خاڵ هاتووە لە خواردترەوە مامۆسا زەوی وەرنەگرتووە ڕەنگە توانین بڵین بە شێوەیەشی گشتی لە 2005 جیاوازتایە بەڵام لە 2023ەوە بە تاکە ڕەنگە لێرە و لەوێ بە شێوازی جیاواز وەرگیرا بە هەر فەرمانبەرێک بەنسبەت شاری سلێمانی و لە ڕاستیدا هەتا 32 خاڵ هاتووە واتە هەتا 32 خاڵ مامۆستایان زەویان وەرگرتووە دیارە ئەو پارچە زەویانی کە دیاری کراوەیتر ئایا 1000 پارچە زەوی بوێریان 300 پارچە زەوی بەپێی ئەو زەمانی کە دابش کراوە کۆمەڵی مامۆساها بۆ بڵین بۆ نمونە 32 خاڵی هەبووە بەڵام وەری نەگرتووە
لە ڕاگەیانەکانە زۆر جاری بینین ئەڵێ من ناوم هاتوۆتەوە بەڵام وەرم نەگرتووە ئەو زەویە کە هاتوۆتەوە کە دابش کراوە بەسەر مامۆستایانە حروفی ئەبجەدەکە حسابی بۆ کراوە بۆ نمونە مامۆستایە گەگەر بە فێ دەستی پێکردوێ واتە ناوی فازیل بوو بێت لێرەدا گەر زەویەکە تەواو بوو بێ ڕەنگە ئەو سی دووشی هەبوو بێ بەڵام هاوڕەکەی کە بە پیتی ئەلف و با دەستی پێکردووە ئەو وەریگرتووە لێرەدا ئەو بێبەش بووە. هاوڵاتیان چەندیان لە زەوی بێبەش بوون و کامانن ئەوانەی مستەفید بوون لە زەوی وەرگتن. ئایا دیارترین گرفتەکانی زەوی و مامەڵەکردن بە زەویەوە چییە؟ ئەوەیان دەگەڕێتەوە بۆ بەشێک لە قەیرانەکانی کۆن خۆتان دەزانن لە کێشەی شەڕی ناوخۆ وەروەها پاشماوەی دوو ئیدارەیی کە ئومێد دەکەین کە لەو کابینەیە ئەم جارە سەر و سیمای دوو ئیدارەی لەو هەرێمەدا بنبڕ بکرێ لەبەرەوەی هۆکارێکی نەبوونی عەدالەت لەو هەرێمەی ئێمەدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو هەرێمەی ئێمە لە پرسی عەدالەت بە عەدالەت دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران و بەسەر هاوڵاتیاندا و هەروەها قەرەبووی شەڕی ناوخۆ کە کۆمەڵێک هاوڵاتی ئێمە لەو هەرێمەی ئێمەدا پێیوە دەناڵێنێ کە لە شەڕی ناوخۆ ملک و ماڵەکانیان دەستی بەسەرداگیراوە کە لێژنەی باڵای ئاشتی ئیقراری پێکردووە و هەروەها لێرە و لەوێ زۆر لە بەرپرسان ئیقرار بەوە دەکەن کە دەبێت قەرەبووی شەڕی ناوخۆ بکرێتەوە هاوڵاتیانی کە زەرمەند بوو لە قەرەبووی شەڕی ناوخۆ ئەو هاوڵاتیانەیە کە تا ئێستا زەویان بۆ دیاری نەکراوە عەدالەتێک بژێڕنەوە بۆ ئەوە وەکو باسم کرد بە خاڵ و ئەوانەی کە زەویان بۆ دیاری کراوە کە ماوەی چەندین ساڵە ژمارەیان هەیە ئەمریان هەیە بڕیاریان هەیە کە تا ئێستا پرسی دابشکردنی زەوی بەسەریاندا ڕاگیراوە حقوایە حکومەتی هەرێمی کوردستان چاو بخشێنێتەوە بۆ بڕیارانە و چاو بخشێنێتەوە بەو دابشکردنی زەویانە پێوەرێک دابنێ کە پێوەرەکە لانی کەمی عەدالەتی کۆمەڵایەتی پێوە دیار بێ و هەولی ئەوە بدرێت چیتر زەوی وزار لێرە و لەوێ بە شێوەی تەزاوزات و بە شێوەی دەست بە سەداگرتن کۆتایی پێ بهێنرێ بۆ ئەوەی سیمای ئەو هەرێمە بەرەو ئاقارێکی جوانتر ببدرێ بۆ ئەوی حکومەتە بتوانێت لە هەر شوێنێک زەوی وزار دابش دەکا بتوانێت ئەو زەویانە دەستی خزمەت گوزاری بگەێنێتێت لە ڕێگاوبان و لە ئەو ئاوەڕۆ لە هێڵی کارەبا و هەروها لە دروستکردنی شەقام و پارک و جوانکاری ئەو گەڕەکە نوێنەیە کە دروست دەکرێت بەداخەوە تا ئێستا لە پلانی ئەو حکومەتی ئێمەدا کەم تەرخەمێکی زۆر هەیە هیوا دەخوازیین لەمە و دوا حکومەتی هەرێمی کوردستان بەو شێوازە گرنگی بە ئەوە بدا کە لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان بە پلان و بە بەرنامە بە عەدالەت و دادپەروەری لە پرسی دابشکردنی زەوی چاو بخشێنێتەوە و هەروەها لە پرسی قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانەیە کە زەویەکانیان بە بەرماسەر پلان کەوتووە پەلە بکرێت لە دانی ئەو قەرەبووە لەبەر ئەوە ماوەی زیاتر لە 4-5 ساڵە ملک و ماڵێکی زۆری خەڵک بە بەرماسەر پلان کەوتووە تا ئێستا قەرەبووەکانیان وەرنەگرتووە. لە چەند ساڵی ڕابردوودا سیستمی خاڵبەندی جێبەجێ کرا و ئەو سیستمی خاڵبەندیە ئەوانەی پێویست بوو زەویان پێ دێت گەیشتە 32 خاڵ لە ئێستادا ئەو سیستمە بە شۆ گەیشتووە و چارەنووسی چییە؟ سیستەمی خاڵبەندی دیارە بەس لە سنووری ئیداری سلێمانیا جێبەجێکرا بوو بەڵام بە پێی بڕیاری 1970 ئەوش ڕاگیرە هەر بۆ خۆی خاڵبەندیەکە گەیشتووە خاڵی 32 ئەو مۆزەفانەی ئەو فەرمانبەرانەی 32 خاڵیان هەبوو زەویان وەرگرتەوە لە حرفی سینە بەڵام کە ڕاگیرایتر ئیشی پێ نەکراوە بڕیاری سیوەکسیهشت ئەڵێ سەرجەم ئەو خەڵکانەی ئەو هاوڵاتیانەی کە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارتی شارەوانی و ڕەزامەندیان هەبووە لە پێش 86 بۆیان جێبەجێ باسی خاڵبەندیتیان نەکراوە سیستەمی خاڵبەندیش بەس وەکو باسم کرد لە ئیداری سلێمانیا بەکار هاتووە بۆ ئەوەی کە بەگەڕ بخرێتەوە پێویستەکان ڕێنمایی تازە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە دەرچێ بە ئەو ڕێنمایەشە بێ موحەد بێواتە بە چ یاسا و ڕێنماییەک لە سنووری دهۆک و هەولێر زەوی دابەشەکرێ بێ بە هەمان شێوە لە سنووری سلێمانیشا دابەشکرێ بەس بەو سیستەمەی چۆن ئەم ساڵ با بڵێن ڕێنمایەکان کاری پێکرا بۆ دامەزراندنی فەرمانبەران کە سیستەمێکی موحەد بووە کێشەیەگەی لە وەزارەتی کشت و کاڵ و لە لایەنە پەیوەندیدارەکان کە لە بواری ژینگای ئیشەکان ئەڵێن خەریکە زەوی کشت و کاڵیمان نامێنێ و هەمووی دابەشەکرێ بۆ شوێنی نیشتەجێبوون هاوکات لە ناوەندەکانی دابەشکردنی زەویە
ساڵانە ڕێژەی دابشکردنی زەوی کەم ئەبێتەوە ئەمە ئەو پلانەیە کە دابشکردنی زەوی سیستمێکی هەڵە بۆ لە ڕابردووە کراوە یان نەمانی زەوی کشتتوکاڵی و زەویە بەدەست با بڵێن فەرمانگە تایبەتەکانەوە بۆ دابشکردنی جارێ خاڵی یەکەم با بڵێن کاتێککە شار و شارۆچەکان گەورە بن ئەبێ زەوی کشتتوکاڵی تۆ بیکوژێنیتەوە تۆ ناچی لە هەورەوە زەوی بێنیت وایاننا بۆیە ئەو گلەیە ڕەنگە زۆر ڕەوان نەبێت کە بڵێن وڵات زەوی کشتتوکاڵی نەماوە ئەو زەوی تەنیشتی شارە ئیفراز دەکرێت گەورە بێ شارەکە ئێمەش پێمان خۆشە ئەو زەویانێکە کەونە نزیکی شار و شارۆچەکان زەوی سەخەری بن بەردەڵانی بن بە کەڵکی زەراعەت نێت و بۆی کە ئێمە بتوانین سوودی لێوەرگرین منی ژەڵێم ئەو سیستەمەی پێش و زەوی پێدا بەشکراوە احتیوای با بڵێن کێشەی نیشتەجەبوونی نەکردووە بۆی کە کێشەی نیشتەجەبوون چارەسەرکرێ بەڕاستی پێویستەکە ئێمە سوود لەو ئەزمونە وەرگین کە لە وڵاتانی ترا جێبەجێکراوە ئەویش دروستکردنی خانی ستونیە لە مەساحەیەکی زۆر کەمە ئەتوانی چەند ماڵێک شوێنی بێتەوە ئەبێ بەڕاستی لەبەرەوەی کە ڕێژەی دانیشتوان ساڵانە زیاد دەکات جیاواز لە ساڵانی پێشووتر کە هەبووە مەسەڵەن لە ساڵی لە هەشتاکانە ڕێژەی دانیشتوانی عێراق 12 ملیۆن بۆ ئێستا وەکو باسەکرێت 32 ملیۆنە تۆ مەساحەش پێویستە شوێن فراوانە بێەوە ساڵانش لە ڕێژەی دانیشتوانمان هەر زیاد دەکات بۆیە پێویستەکە هەر حکوومەت بیر لە پلانێکاتەوە بۆ نیشەجێبوونی ئەم خەڵکی کە زیاد دەکات بەڵام وەکو باسم کە نەک بەو سیستەمەی کە هەیە واتە دابشکردنی زەوی بەتایبەتی لە قەزا گەورەکانە ئێتە ناتوانانی بەم سیستەمیان کار بکەی ئەبێ پەنابەریتە بەر دروستکردنی خانووی ستونی لە کۆی ئیشەکانە ئەتوانین بڵین زەوی دابشکردن بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران لە سنتەری شارە گەورەکانە ڕاگیرا بۆ مانایی کە جێ نەماوە و هەروە شارەکان لە گەورەبووندایە و لەگەڵ ماستەرپلانی ئەو شارەدا ڕەنگە نەگونجێت بۆیە بڕیارەکە تەنها قەزا و ناحیەکانی هێشتەوە کە زەوی دابشکردن بیگرێتەوە واتە قەزا و ناحیەکان ئەتوانن سودمەت من لە دابشکردنی زەوی بەڵام دیارە لێرەدا حلێک بۆ شارە گەورەکان کراوە کە ئەوەیە گرنگی بدرێت لە ڕاستیدا بە شوقەی سەکەنی و بتواندرێت بە شێوەی بەو شێوەیە چارەسەری گرفتەکان کرێت کە لەگەڵ ئەوەشدا من دڵنیام ژمارێکی زۆر مامۆستا هێشتا سکاڵیان هەیە و مستحقی ئەوەن کە وەری بگرن و من ئەگەر بمێ باسی ئەوە کەم دەتوانم لێکێ لە قۆناغەکان ناو بنێم ئەمان ڕای شخصی خۆمە قۆناغی بێسەرۆبەرەی دیارە قۆناغی بێسەرۆبەرەی لەو کاتا دەستی پێکرد کە لە ڕاستیدا شەڕی ناخۆ بەرۆکی ئەم هەرێمەی گرت و هەرێم بوو بە دوو ئیدارەوە سیستمی خاڵبندیش لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانە جیاوازی هەبوو بەڵێ بەپێ و داتای لە لای من هەیە هەولێر تا 18 خاڵاتەوە بەڵام سلێمانی تا 32 خاڵاتەوە چەند مامۆستا هەیە کە بێبەش بۆ لە زەوی و بە چ حجەیەک مامۆستا هەبوو زەوی وەرگرتووە لە هەمان کاتە مامۆسای ترە بۆ بێبەش بۆ لە زەوی ژمارەیەکی زۆر لە مامۆسایان هەیە کە ئێمە سکاڵامان پێگات هەل لە هەتا بگرە لە قەزا و ناحیەکان و چواردەوری سلێمانی و هەروەها لە هەولێر کە داوای ئەوەکەن زەوی وەربگرن دیارە وەکو ئاماژەم پێیان ڕاگیراوە بەڵام سکاڵاکان ژماریان زۆرە و هەندێک کەس بێبەش بوون دیارە من لەگەڵ ستافی پێشووترا قسەم کرد بیانۆکە ئەوە بوو کە گوایە ڕەنگە درەنگ فۆرمی پڕکرد بێتەوە بە دەنگ داواکاریەکەەوە نهات بێ ئەجینە جیاوازی گوایە نەکراوە بەڵام من وەکو ئاماژەم پێ ئەو قۆناغی ئێمە پێ ڕۆشتین ناکرێ بڵین شتەکان وەکو پێویست لە 100% ڕۆشتووە لە ماوەی ڕابردووە سیستمی خاڵبندی جێبەجێ کراوە بۆ پێدانی زەوی بەڵام خەڵکانێک هەیە کە لە سیستمی خاڵبندیەکە کە 32 نقطە وەستاوە لەمە زیاترە هەیە و سودمەند نەبوون لە زەوی لە ڕاستیە خاڵبندی جێبەجێ کراوە لە ساڵ پێش ئەم سیستەمی خاڵبندی کە باسم کرد کە 11500 کەسە زووتر ئەو خاڵبندی هەبووە بەڵام بەو سیستەمەی ئێستانە بووە و ڕاستە کۆمەڵێک هاوڵاتی یان سەردانی ئێمە ئەکەن کە خاڵیان زۆرترە لەوەی کە ئێراوە لە 32 خاڵا بووە بەڵام 35 خاڵەوەری نەگرتووە ڕەنگە کۆمەڵێک لەو کێشەیە بگەڕێتەوە سەر هاوڵاتەکە خۆی کە لە وەختی خۆیان لە کاتی خۆیان لە کاتی بوونی زەویە لە کاتی ئەوەی کە خەڵق هاتووە بە شارەوانی و مامەڵەکانی کردووە ئەو لێرە نەبوو بێ لە وڵاتەش نەبوو بێ ئەسڵان کۆمەڵی خەڵقمانەیە کە لە وڵاتە نەبووە ئێستەیەتەوە ئەڵێ هاوڕێکەم 32 خاڵی هەبووە زەوی وەرگرتووە بەڵام من 37م هەیە و زەوی وەرنەگرتووە کە لێ پرسی بۆ ئەڵێ وەڵام من لە ساڵی 2005 ڕۆشتم بۆ خارج نەهاتوومەتەوە ئەوە ناکرێ و نیشە چیانی شتێک نییە لەم وڵاتە لە هیچ وڵاتێکە کە خەڵق بنێرێ بە دوای تۆ یا بە دوای منە بڵێ وەرەکە کە تۆ استحقاقت هەیە وەرە زەوی بگرە شتیوان نییە لەبەر ئەوە زۆربەی کێشەکە ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتێکە خۆی و ڕەنگە نەعەدالەتیش تا حدێک هەبوو بێ
ئەوەش ئینکاری لێ ناکرێت. ئایا بەدیلی دابشکردنی زەوی لە ئێستادا چییە؟ شوقەیە یان شوێنی نیشتەجێبوونی تایبەتە یان ڤێلایە یاخود چ شتێکی درا؟ بەڵێ ئەوەی لای ئێمە بەسە دیارە مامۆسا شوێنی نیشتەجێبوونی هەبێ و مامۆسا کە خاوەنی بیستێ زەوی نەبێت و خاوەنی شوێنی نیشتەجێبوون نەبێت مافی خۆیەتی بۆی بتوانێت حەقبا بە کار و پیشەکەی خۆی لانی کەم تۆ شوێنی نیشتەجێبوونی بۆ دابیتکەی بەلای ئێمە مەبەستەوە تەنانەت ئەگە شوقە بێت یاخود بڵێن خانوو بێت یەک تابق دوو تابق وەکو لە بەرنامەی کاری ئێستاماندا هەیە گرنگ ئەوێ مامۆسا شوێنی هەبێت. ئەمە ئاماژەوە بەم لە ڕابردوودا ستافی کۆنی یەکێتی مامۆسایانی کوردستان هەستاون بە ئەوەی کە زەوی وەرگرن بۆ مامۆسا و شوقەی سەکەنی تیا بکرێت. دیارە لە هەولێر و لە سلێمانی و لە سنووری گەرمیان کاکاتە کەلار و هەروەها لە شاری دوهۆکی خۆشەویستیش ئەم شوێنانە دابین کراوە بەڵام بەداخەوە هەتا ئێستا نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لە شاری سلێمانی ئەوە چەند ساڵە بەسەر ئەو داواکاریە یاخود بڵێن ئەو پرۆژەیە کە کرێتە پرۆژە ناوی شاری مامۆستایانە هەتا ئێستا ئەم پرۆژەیە ڕاگیرەوە بە بیانی ئەوەی کە لە سەدا 30 زەویەکە پەسەند نەکراوە نەخراوەتە سەر لە سەدا 70کەی تاتوانن کاری تیا بکەن و بە جۆرەی ئەوەی کە گوایە ماستەر پلانی سلێمانی لە ساڵی 2020 ئەمە ئەخرێتە بواری جێبەجێکردنەوە بۆ مانایی کە لەگەڵ ماستەر پلانی سلێمانی بگونجێ دیارە ئەمە من وایە بینوانە پەیوەندی بە پێدانی کۆمپانیاک لەگەڵ کۆمپانیایەکی ترا بێ کە مەبەست نەدرێ بدرێ بەم کۆمپانیا خۆت ئەو کۆمپانیا من مەبەستەکە بەوە ژێڕمەدەنا خزمەتکردن بە چینێکی وەکو مامۆسا لە ئێستا لە ڕابردوودا ئەگەر کرا بێت بەڕاستی شایانی ئەوەیە کە بۆ مامۆسا بکرێت. ئەمێ بگەڕمەوە بۆ شاری دوهۆک لە شاری دووەکە هەتا ئێستا کێشەی تایە و کۆمەڵێک خۆی بە خاوەنی ئەزانێت و لێرە و لەوێ کێشەی بۆ دروست دەکرێت لە کەلار بە هەمان شێوە ئەوەی ئێستا لە بواری جێبەجێکردندایە یاخود بەرە و بواری جێبەجێکردنەوە بە ناوی شاری مامۆسایانەوەیە کە نزیکەی 1970 یەکەی نیشتەجێبوونە ئەم 1970 خۆی بینێتەوە لە خانی یەک تابقا لە شوقەیە لە خانی دوو تابقا لە شوقەی 150 متریە لە شوقەی 185 متریە و هەروها لە ڤێلا کە من بەش بە حاڵی خۆم لەگەڵ یانیم بۆ لە ڤێلای 250 متری و 350 متری قسەکە لێرەدا ئەوەیە ئەم زەویە بە ناوی مامۆستایانەوەی کە تۆ زەویەکە بە ناوی مامۆستایان واتە بێ پرۆژەکەش لە خزمەتی مامۆستایە بێت بەڵام بەداخەوە ئەو کۆمپانیایی کە ئەمەی بۆ دەرچووە من ئەمە وا لە هەموو لایەنێکەکەوە لە ئێماکە کە گومانمان هەبێ لە پشت کۆمپانیەکانەوە خەڵکێکی دەسەڵاتدار هەیە لە ناو حکوومەتە ئیتر بە شێوەیە لە شێوەکان لە هەچ ئاستێکا بێت لە پشت ئەم کارەوەیە من نەمبینیەوە بەڕاستی من ئەمێ یەک دوو نمونە بێنوانە ڤێلایتیا بە ناوی مامۆساوە کە دروست ئەکرێت 250 متر و تایەتی 350 متر بە 19 دەفتەر و 26 دەفتەر ئەوەی کە من ئاماژەی پێ بەم لێرەیە مانگانەی 250 مترەکە 23 وەرەقەیە و هەروەها مانگانەی 350 مترەکە 36 وەرەقەیە ئایا چ مامۆسایەکەی کە بتوانێت مانگانە 36 وەرەقە بدات ئەمە خۆی پرسیارێکی بەجێ لە ڕاستیدا ئایا گەر بگەڕینەوە بۆ ئەو خانوانی کە بە حەو دەفتەرە و دەفتەرێک پێشەکی ئەیت تۆ چۆن نتوانی بە مامۆستا بڵێ لە ماوەی 6 ساڵدان بە شێوەی قیس لەگەڵ دەستپێکردن و دانانی ئەساسا من مانگانە 9 وەرەقە لە تۆ وەرەگرم ئایا مامۆسایە کە بژێویەکەی خۆی لە ئەگەر 15 ساڵیش خزمەتی هەبێت ینی حەدەشی وەسەد وەربگرین نزیکەی 900,000ێکی هەیە ئایا 900,000 چۆن بتوانێت 9 وەرەقە مانگانی لێ دیار لێرەمە کەمترین نرخما بەرگتەوە بۆیە من کەم تەرخێمەکە ئەگەڕمەوە جارێکی تر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکات ژمارەیەکی زۆر لە فەرمانبەر و لە کارمەندان کە ڕێژەیەکی خاڵیان هەیە تا ئێستا زەویان پێنەدراوە گلەیەوە کە نەڵێن ئەگەرم سیستمەی دابشکردنی زەویە ئەگەر قەرارە هەڵەش بوو بێت لە ڕابردووە بکاتێت ئەم هەڵەیە بۆ تەنیا لە سەردەمی ئێمەیان ڕاست کرایەوە ئێمە بۆچی زەویمان پێ نادرێت بەڕاستی خۆی دابشکردنی زەوی پێویستی بە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە ئەو سیستەمەی کە من باسیەکەم پێویستی بە دراستە ئەو دراسە دەست پێویستە بڕیارێکی تایبەتی پێ دەرچێت لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە ئایا زەوی دابەشەکرێتەوە یا ئایا پەنا برێتە بەر سیستەمێکی نوێ بۆ دابشکردنی زەوی وەکو باسم کرد ئەکرێت لە سنووری قەزا پچکۆلەکانە لە شار و شارۆچەکانە ئێمە پەنابەرینە بەر ئەوەی کە بۆی کە گەورە بنەوانیش زەوی دابشکرێت بەڵام لە سنووری شوێنێکی وەکو ماستەر پلانی سلێمانی یا هەولێرە دابشکردنی زەوی بەو سیستەمەی کە هەیە ڕەنگە شتێکی خراپێ بۆ تێکدانی با بڵێن ڕەوشی ئەندازەی شارەکە لە قەزا گەورەکانیشا بە هەمان شێوە ئەکرێت سوود لە سیستەمێکی تر وەربژیرە ینی تۆ مەبەستە لە دابشکردنی زەوی کە کێشەی نیشتەجێبوون حەلکەیت
ئەگەر تەنها مەبەستەکە لە دابشکردنی زەوی بۆ مەسلەی تیجارەت بێ ئەمانجیایە بەڵام ئەگەر تۆ مەبەستەکەت بۆ نهێشتنی باڵێن کێشەی نیشتە جێبوون بێ گرنگەوەیە کە ئیتر ئایا بە شێوەی شقات بێت یان بە شێوەی ستونی بێت گرنگەوەیە ئەو کەسە شوێنی نیشتەجێبوونی هەبێ و تیا نیشتەجێبێت. بەڵام چەند پرۆژێکی نیشتەجێبوون کراوە لەم ساڵ و ساڵانی ڕابردووە سیستمی خاڵبەندی نەکراوە بە پێوەەر بەڵکو کرێچێتی و نەبوونی شوێنی نیشتەجێبوون کراوە بە پێوەەر لە کاتێکە فەرمانبەران دەڵێن ئێمە بە خامی خۆشمان هەبێ با هەرچیەکمان هەبێت ئێمە بە خزمەتی خۆمان و بە خاڵی خۆمان گەیشتوینەتە ئەو مافەی کە زەویەکمان پێ بدرێت. ئێوە لە دانانی ئەو سیستمی شقایی کە جەنابە باسیەکەیت پێوەەر خاڵە یاخود کرێچێتیە یان کرێنشین وەکو باسم کرد ئەو شتابێ بە دراست بێ بەڵام ئەوەندەی کە پرس و ڕاب ئێمە کراوە ئێمە ڕەمان وا بووە دابشکردنی زەوی و دابشکردنی شوقاتی سەکەنی با لەسەر ئەساسی ئیستحقاق بێ لەسەر ئەساسی ئەوە بێ ئەو خەڵکانی کە هیچ شوێنێکی نیشتەجێبوونیان نیە تۆ جارێ شوێن پەیداکەی بۆ خەڵکانی کە شوێنی نیشتەجێبوونیان نییە بۆی کە نیشتەجییان کەیت ئەوی تریشی کە ئەمێنێتەوە گەر زیاد بوو ئەکرێ اعتماد کرێتە سەر خاڵبەندیەکە. ئایا ئایندەی کشتتوکاڵ و زەویە کشتتوکاڵەکان لە هەرێمی کوردستان بەکوێ دەگەن؟ ئایا نەوەی ئایندا چ شانازیەکی هەیە بۆ ئەم زەویەی کە ئاوها مامەڵەمان پێوە گرتووە؟ لە ڕاستیە تەبیعەتی شاری سلێمانی وایە زەوی سەخەریمان کەمترە لەوەی کە لە شارەکانی کا ڕەنگە هەبێ بەڵێ فعلەن ئەتوانین بڵێن کە بێڕەحمی بەرامبەر بە زەوی زراعەکان کراوە بەڵام دەسەڵاتی ژنە بۆ لەو کاتە پێویست بۆ کە خەڵکێک زەوی بێرێتێ وەکو شەیدان وەکو چین و توێژەکانی تر ئەوە بێڕەحمی بەرامبەری و هیوادارم لەمەدا ئەو بێڕەحمی نەکرێت فعلەن کۆمەڵێ زەوی زراعی زۆر چاک لە دەوروبەری شاری سلێمانی کراوە بە نیشتەجێبوون خەڵکی تیان نیشتەجێ بووە ئەمە بێڕەحمی بەرامبەر بە زەوی زراعی بێڕەحمی بەرامبەر بە زەوی مەسلەی کێشەی زەوی وزاری کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان لە قەیرانێکی زۆر گەورەدایە بە هۆکاری ئەوەی کە ئەو پرۆژانەیە کە بۆ یەکەی نیشتەجێبوونیە بۆ پرۆژەی تر بەرهەمهێنان تەرخان کراوە زۆربەیان لە باشترین زەوی وزاری کشتتوکاڵیان داگیر کردووە یان بۆیان تەرخان کراوە. ئەو کێشەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆرێک لە پلانێکی بێسەروبەر هەبووە بۆ ئەو مەسلەیە لە هەر سێ شارە گەورەکەی کوردستان ئەو جۆرە پلانە ڕنگدانەوەی خراپی هەبوو لەسەر ڕەوتی کشتتوکاڵ لە هەرێمی ئێمەدا. ئێمە پێمان وایە دەکرێت لەمە دووە چاو بخشێنێتەوە بۆ پرۆژانە بە تایبەتی دەستەی و بەرهەمهێنان لەمە دووە ئەو زەویانە تەرخان بک بۆ ئەو پرۆژانە کە بەلایانی کەم ئەو زەویانە کە بەکەلکی کشتتوکاڵ نایەن. زەوی وامان زۆرە لە هەموو شارەکان زەوی سەخەریمان زۆرە کە زورگن یان بەردەڵانن یان بەکەلکی کشتتوکاڵ نایەن دەکرێت ئەو شوێنانە تەرخان بکرێت بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون. لەلایەکی تر ئەو یەکەی نیشتەجێبوونانە کە دەیان کۆمپانیا و دەیان بڵێن شەریکات لەسەر ئەو پرسە ئیش دەکەن بۆ چارەسەرکردنی پرسی یەکەی نیشتەجێبوون کە خۆتان دەزانن کەمترین سوودمەند لەوە هاوڵاتانی بێدەرامەت و هاوڵاتانی هەژاری ئەو وڵاتن. بە هۆکاری ئەوەش دەبێت چاو بخشێنرێتەوە بەوەی کە لەمە دووە ئەو پرۆژانە بە بەرهەم بهێنرێ ئەو پرۆژانە بکرێن ئەو یەکەی نیشتەجێبوونانە دروست بکرێت کە لە خزمەتی هەژاران و کەم دەرامەتاندان بە تایبەتی فەرمانبەران و مامۆستایان. خۆی ئەو باندانەی کە تۆ باسیەکەی بۆ کشتتوکاڵ کە لەم دوایە ئەوەتانێ بەداخەوە بە مەرگی قایمقامی سلێمانی دوایی هات کێ ئەڵێ پەرلەمان ئیشی نەکردووە بەعکسەوە ئێمە لە لیژەی شارەوانی هەر ئێستا بە ئیمزای ئەندام پەرلەمان سێ پرۆژە یاسا یەکێکیان هەر بابەتە بەو کێشەیەوە کە فراوانکردنی سنووری گوندەکان بە چ یاسایە بکرێ پرۆژە یاسایەکەەوە تا لە بەردەمی سەرۆکاتی پەرلەمانە یەکێکیشیان بۆ خانووی تەجاوز بۆ ئەوەی ئەو خەڵکە ئەوە نەدانەنیشێ پارچە زەویەکانی بە شەو دابەش بکات و بیفرۆشێ بە هاوڵاتی فەقیر و هەژار دوای ئەوەش ئەو خۆی بێ بە ساحیبی پارەیەکی زۆر سێرەکەی هاوڵاتیەکە لە بەردەمی شارەوانیە بە تاوانبار دانرێت
ئەبێ خانووەکەی پێتێک بگرێ لەبەرەوە یاسایەکی تریش بۆ ئەو خانوو متەجاوزانە ئەو زەویانەی کەکەوێتە بەر ماستەر پلان. سێم بەپێی یاسای ڕقم 32 ساڵی 2008 بڕگەیەکی تایە ئەڵێ ئەو زەویانەی کە ئەکەوێتە سنووری شارەوانیەکانەوە ئەبێ قەرەبووی خاوەنەکانیان بکرێتەوە. ئێمە یەک کێشەمان هەیە لەو قەرەبووە بەس لە عەقدی زراعیە کە بەڕاستی عەقدی زراعیەکە لە بەرەوەی ڕێژەکەی لە ساسەیە هیچ هاوڵاتیە ڕازی نابێت چکە پارچەیە زەویشی بەرناکەوێ لە ساسێکا کاتە 75 متر بۆ 2.5 ئەو ئێمە ئیسە لای خۆمانەوە اقتراحێکمان کردووە لەگەڵ لجنەی یاسایش قساکەین کە ئەو ڕێژەیە بەنسبەت گرێبەستە زراعیەکانیش وابێ کە ئەو هاوڵاتی هیچ نەبێ کە ئیتفا کرا کاری کوژانەوەی بۆ کرا بتوانێت پارچە زەوی وەرگێ. هەرێمی کوردستان بەوە ناساوە دەشتی زۆر بەپیتی هەیە، زەوی کشت و کاڵی زۆر بەپیتی هەیە. جاران عێراق زۆر سوودمەند بوو لەوەی کە بەشی پێداویستەکانی هەموو عێراق لە گەرم و زۆ و لە هەموو بەشەکانی تری دانەوێڵە بۆ عێراق فراهەم دەکرا کەمترین گەرم و کەمترین دانەوێڵە هاوردەی هەرێمی کوردستان دەکرا. بەڵام بەداخەوە تا ئێستا جوتیاران فەرامۆش کراون و دەعم ناکرێن و پشتیوانی ناکرێن و لە کەلوپەلی کشت و کاڵیشدا ئەگەر ئەوانەی تا ئێستا دابش کراون زۆرێک نائەدالەتی هەبووە و کشت و کاڵ و زەوی کشت و کاڵی و جوتیاران فەرامۆش کراون لەوەی کە پشتیوانی بکرێن تەشجیع بکرێن بۆ ئەوی بتوانن ئەو زەویانە بەرهەم بێنن. هەر جوتیارێک زەویەکەی خۆی بە بەرهەم نەهێنێ هەقوایە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشت و کاڵ ئاگاداری بکاتەوە بۆی ئەو زەویە بەکار بهێنێ. بەڵام لە حاڵەتێکدا کە داوای لێ دەکەی ئەو زەویە بەکار بهێنێ بۆی دەبێت پێداویستە تایبەتەکانی خۆی بۆ دابین بکرێ. لەو حاڵەتەدا دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی وەزارەتی کشت و کاڵ چیتر قبوڵی ئەوە نەکا زەویە کشت و کاڵە بەپیتەکان بکرێن بە پرۆژە بەبێ ئەوەی پلانێکی دیاریکراوی هەبێ. خۆتان دەزانن تا ئێستا لە گەشەکردن و فراوانبوونی شارەکاندا باشترین زەوی کشت و کاڵ وەبەر ئەو پرۆژە نەکەوتون. جوتیاری ئەو هەرێمە ئومێدێکیان بە زەویەکانیان نەماوە لەبەر ئەوەی هەمووی بە قەرەبوویەکی دیاریکرا و بەکەم شتێک لە جوتیاری دەگوازرێتەوە بۆ ئەوەی کە دەستی کرێکاری یان کاسبکاری بۆ خۆی هەڵبژێری لەبەر ئەوەی دەعمێک نییە پشتیوانیەک نییە. بۆیە زەویە کشت و کاڵەکان دەبێت لەمەودا سنووری بۆ دابدرێ. هەر کۆمپانیایەک کە دەیەوێت یەکەی نیشتە جێبوونیە هەر کارگە یەک فابریکێک لەو هەرێمەدا دیاری بکرێت دەبێت پۆلێن بکرێت دەبێت دابش بکرێت شوێنە پیشەسازیەکان ئەو کارگا و ئەو شوێنانەیە کە بە کەلکی پیشەسازی دێن دەو شوێنانە ئەو زەویەیان پێ بدرێ کە بە کەلکی کشت و کاڵ نایەن. چونکە هەرێمی ئێمە دەبێت لە ڕووی بنیای تحتیەوە لە ڕووی ژێرخانی ئابووریەوە لەمە دووە پرسی کشت و کاڵی پرسی پیشەسازی احتیمامێکی زۆری بۆ بدرێ و لە بودجەی ئەو هەرێمەدا پارەیەکی دیاریکرا و بۆ ئەو پرسانەدا بندرێ وەچی تر جوتیاران و زەویەکانیان ڕەنج و ئارەقەی نێوچەوانیان بە هەدەر نەدرێ. ئەگەر نەوەی داهاتوو دادگاییەکی ئەمەوە مێژوویە بکات کە حکومڕانی خۆمان بەم شێوەیە مامەڵەی بە زەویەوە کردووە چێ لێ بێتاوان دەرەچێت. لە ڕاستی ئەمە خۆزگەم خواست بۆی کە شاڵە بیریان لەوە بکردایەوە زووتر ئیماراتی سەکەنی بکرایە. سوکو باسم کرد لە مەساحەیەکی کەمە ڕەنگە بتیانرێت 40 کەس 40 خێزان نیشتەجێ بکرێ. بەڵام ئەوەش ئیمکانێتی خۆی ئەوێ ئایا ئەو ئیمکانێتە لە حکوومەتی هەرێما ساڵانی پێشوو کە پەنای بردوتە بەردابشکردنی زەوی بۆ شەهیدان یا بۆ هەر توێژێکی ئەم وڵاتە و ئەم خەڵقانە و ئەم میلەتە ئەو ئیمکانێتە هەبووە. طبعاً ئەو ئیمکانێتیشی زۆر گەورەی ئەوێ و پلانسازیەکی گەورەی ئەوێ. هیوادارین لەمە دووە ئەوە بکرێ و کارێکی باشە. لەمەوەی ڕابردووە زەوی بوو بە پارویەکی چەور کە خەڵکانێکی زۆر مامەڵەیان پێوە کرد. ئەم پارووە لە ئێستا چییە وەزعیتان؟ هەر مامەڵەکردنی لە دەرەوەی یاسا بە زەویزارەوە کارێکی نایاسایی و پێویستە با بڵێن بە پێی قانون معاملەی لەگەڵا بکرێت. بەڵام بەشێکی زۆرە وترێت بە یاسا ئەم مامەڵەیی پێوە کراوە. ئەگە کرابێتیش پێویستە هەڵۆشێتەوە. چۆن لە بەرژەوەندی و کەسانە بدرێ کە گروپیان باندیان دروست کرۆ بۆ زەوی مامەڵەکردن بە زەوی ئەم هەرێمەوە. لە ڕاستیە من پێشتر لە پرسیارەکەی پێشوو تا وەڵامی ئەوە مایەوە خۆزگەم خواست بووی کە
حکوومەت بیر لەوە بکاتەوە شوقی سەکەنی بکە بۆ خەڵق وحداتی سەکەنی بکە بۆ هەژارەکان بۆ کرێچەکان بۆ ئەوەی زەوی نەبێت بەو شتەی کە خەڵقی تیجارەتی پێوە بکە ئەوەش ئەگەڕێتەوە بەڕای من ئەگەڕێتەوە بۆ گرانی نرخی زەوی ڕەنگە لە هەموو جیهانە لە هەموو عالەمە لە زۆربەی وڵاتانە نرخی زەوی نەگەیشتبێتە ئەم پارە و نرخی کە لە وڵاتی ئێمە هەیە لە کوردستانە بە ئامۆ لە سلێمانی بە تایبەتی زۆری پارەکەی و زۆری نرخەکەی وای کردووە کە خەڵق تجارەتی پێ بکە بەڵام تجارەتکردنەکەش مەرج نییە بگەڕێتەوە سەر دایرەکانی حکومی یا سەر شارەوانی یا سەر جیهاتێک لەو ڕسمیانە خەڵقێک زەوی وەرگرتووە ئیمکانێت و توانای ئەوەی نییە کە بیکا بە خانوو ئەی فرۆشێتەوە فرۆشتێتەوە بە پارەیەشی کەم ئێستا پارێکی زۆر ئەکا لەو کێشەیەمان زۆرە دەیان کەسمان و سەدان کەسیەن کە ئەڵێ ئێمە زەویمان وەرگرتووە فرۆشتومانەتەوە سودمەند بن ئێستا داوای زەوی ترەکەن لە ڕاستیە ئەوەی کێشەیەکی گەورەی لە شارەوانی ڕەنگە بگەڕێتەوە سەر ئەوەی کە زەوی نرخی گرانە و پلانی ئەگەر نوێ هەبێت لە حکوومەتە یا پلانێکی تازە دابنێن بۆ دابشکردنی زەوی یا دابش نەکردنی کە وحداتی سەکەنی دروست پێرە ڕەنگە کارێکی چاک بێ و لە مەسلحەتی ئەو خەڵقەش باکە تجارەتی پێوەکە دەڵێ زۆربەی ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتیان و کێشە و گرفتانەی دروستە بیان ئەو با مامەڵەکردنە یان تیجارەتکردنە بە زەویەوە بەڵام ئێستا گرفتی زۆر هەیە و کێشەی یاسایی زۆر گەورە هەیە کە باندی زۆر گەورە هەیە لە ناو سیستمی حکومی خۆمانە کە تێوەگلاون لە کێشەی زەویەوە لە ڕاستی ئەوە شتێک نییە پەیوەندی بەمنەوە هەبێ ئێستا دادگا خۆی خەریکی ئەو کێشانەیە و چارەسەرکردنی ئەو کێشانەیە و دادگایەک لە یەکاتەوە من لێرا ناتوانم دەستی تاوان دەستی تۆمەتبارێتی بۆ کەس درێژ بکەم ئەوە دادگای شاڵا لەم بەم زوانە و بەم نزیکانە یەک کاڵایەکاتەوە و خەڵقی پێزانێت چێە مقەسەری وە چێ تاوانبارە لە مۆزوعەکە هۆکاری ئەوەی کە ئەو زەوی بەو شێوەی لێبێت پێچێت ینی دوولایە نەبووە مەسەن کە لە ساڵی 2006 زەوی ڕاژیراوە دابشکری بەسەر فەرمانبەران بۆ خۆی ئەمە نرخی بەرز کردەوە بۆتە ئەوەی کە ببێتە عملەیەکی سعب وەکو جەنابێشە باسیە کرد بەڵام لایەنێکی تریشی ئەوە بووە کە لە ماوەی ئەم چەند ساڵەیە کە زەوی دابشکردن ڕاژیرا بوو واکراوە کە بە شێوەیەکی ئەندازەیی شارەکان دابڕێژرێتەوە ینی ئێستا ئەو زەویانەی کە لە ساڵی 2009 بە دواوە بەپێی بڕای سیوەکسیۆش دابشکراوە بەشێکی زۆر لە کێشەکان ئەوەیە کە حکوومەت تا ئێستا وەکو باسم کرد بە دوو شێواز ڕفتاری کردووە لەگەر هاوڵاتیان ئەو هاوڵاتیانەی کە سەر بە دەسەڵات دارانیان نزیکن لە بەرپرسان بە شێوەیەک لە شێوەکان چاوپۆشی لە پێشەرکاریەکانیان دەکرێت و ئەو هاوڵاتیانە کە کێشەیان هەیە وەزارەتی کشتتوکاڵی وەزارەتی شارەوانی نەیانتوانیوە بە پێی یاسا یەکلاکەرەوە بڕیاری یەکلاکەرەوە لە دادگا بۆ ئەو هاوڵاتیانە فراهم بکەن بۆیە هاوڵاتیان تووشی کێشەی خوێناوی دەبن تووشی ملبلانەی تون دەبن لێرەشدا هەر حکومت بەرپرسیارە لێرەشدا دەبێت حکومت بەڕاستی حکومەتاتی خۆی بکە دام و دەستگاکانی خۆی بە دامەزراوی بکە عدالت بجێڕتەوە یاسا سەروەرکە لەسەر هەموو لایەک چیتر لەمە دووە بەرپرس و حزب و لایەنەکان دەست لە کاروباری حکومت وەردەدەن بۆی ئەو حکومەتە بتوانێت لە هەموو کێشە بڵین دیاری کراوەکان ئەو کێشانەی کە کێشەی قەیرانی زۆر نەمێژینن دادگا یەکلاکەرەوە بێ بۆ ئەوی مافی هاوڵاتیان فراهم بکرێ بە پێی یاسا کەی خەڵکی چاوچنۆک ئەو تاجرانەی کە بە هەر ناوێکەوە بوون وازیان لە زەویزاری ئەم وڵاتە هێنا کە ئەوە ژوازی لێنایەن وەکوتم یەکێ لە مەسلحەتەکانی لە تیجارەتکردن لەم وڵاتە لەبەرەوەی کەرتی تایبەتی هیچ نییە زەویزارە بەڵام بە یاسایەکی بەقوت و ئێمە چەند جار وتومانە ئەبێ شارەوانی زۆر بەهێز بکرێت و ئەبێ بەشی تەجاوزاتی شارەوانی خەڵکێکی تیادا بنێ دەسەڵاتێکی زۆری بیتێ مخەسەساتێکی زۆری بیتێ و ئەو پۆلیسەی کە ئەسچێت بۆ زیادە ڕەویەکان نەهێڵێ ئەویش بە هەمان شێوە پشتی بگیرێت نەکس بینێ ببێ بەشتی شخصی و بێن زەرەر لە ماڵ و مناڵەکەی بێن بڵێن تۆ هاتووی لە بەشی زیادە ڕۆی دیسە بەشی زیادە ڕۆیەکان بەڕاستی وای لە هاتۆ کەسیشی تیان ناکات چکڵێ من هەموو وەختێک ژیانم لە مەترسیایە لەبەرەوە ئێمە ئەگەر بمانەوێ حکوومەتێکی باشمان هەبێت ئەبێ یاسا سەروەر بێ و یاساش وەختێک سەروەرە بێت ئیتر دەستی ئەو کەسانەی کە لەو گەندەڵیانە هەیە و کە زەختەکەن لە موسساتی حکوومەت ئەبێ دەستیەوانە ببڕێت بە هیچ شێوە چارەسەر ناکرێ گەر ئەوانە دوور نەکەونەوە.
چۆن ئەکرێت چارەسەری زەوی هەرێمی کوردستان بکرێت یان لەمە زیاتر بێڕەحمی بەرامبەر نەکەین؟ لە ڕاستیە من هەمیشە وتومە بێڕەحمی بەرامبەر زەوی کراوە، بەڵام بێڕەحمێکە کە کراوە ئەمە شتێک نەبووە لە دەسەڵاتی ئێمە ئابێ، بەڵکو خەڵقێکە مستحق بوون بۆی زەویان بێرێتێ، شەهید بوون، زیندانی سیاسی بوون، توێژەکانی تری کۆمەڵگا مستحق بوون بۆی بەدیلێک نەبووە لە جاتی ئەوە بیانرێتێ. بۆیە من ئەم جارەش و جارێکی کەش خۆزگە ئەخوازم کە لەم و دو پلانێکە بێ بۆ ئەوەی زەوی بەهەدەر نەرێ، زەوی نەکرێ بە مکافە بۆ کەس، بەڵکو لە ڕێگایەکی کەوە هاوکاری ئەو خەڵقانە بکرێت کە مستحقن. بۆ نمونە بۆ شوەک و شوقا یاوەکو خان و دروستکردن بۆیان ئەوە کارێکی باشە و ڕێگە لە تیجارەتی نامەشروعیش و ڕەنگە ڕێگە لە کۆمەڵی اختلاساتیش بگرێت لەبەر ئەوەی کە نرخی زەوی ئەو کاتەدا ئەبەزێ خەڵق بە و شێوەیە هەڵبەی بۆ ناک. پەردەمانی کوردستان پێداگیری لەسەر ئەوە دەکەین کە لەمە دووە هەولی ئەوە بدرێ زەوی دیاریکراو بۆ ئەو کۆمپانیایانە دیاری بکرێت کە بۆ بەرهەمێنانی کەلوپەل بۆ دابینکردن و پتەوکردنی ژێرخانی ئابووری کە پێداویستەکانی ئەو هەرێمە ئێمە تا ئێستا خۆتان دەزانن ئێمە کەلوپەلی پێداویستی ئەو وڵاتە لە وڵاتانی دەوروبەر و دەرەوەی هەرێم دەهێنینە کوردستان. بۆ لەمە دووە ئەو پرسە نەوروژێنین کە لەمە دووە ئەو کارگانەی کە پێویستن بۆ نمونە دروستکردنی هەموو کەلوپەلە پێداویستەکان کە هاوڵاتیان بە ڕۆژانە پێویستیان پێیەتی ئەو کارگانە ئەو کۆمپانیانە بهێنە هەرێمی کوردستان، هەم هەڵی کار و دەستی کار بۆ بێکارانی ئەو هەرێمە دروست دەکرێت و هەمیش ئەو کەلوپەلانە بە نرخێکی گونجاوتر و هەرزانتر و بە کوالیتیایەتێکی باشتر دەکەوێتە بازارەوە. ئەو کەلوپەلانەیە کە تا ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن کەلوپەلی زۆر باشنین و زۆربەیان ماوە بەسەرچوون و زۆر بەشیان کوالیتایەتیان زۆر لە ژێر سفرەوەیە، بۆیە دەبێت لەمە دووە ئەو کەرتەش ببوژێنرێتەوە. کێشەکانی زەوی کشت و کاڵی لە پەرلەمانی کوردستان یاسایەک دەرچووە بۆ ئەوەی ئەو کێشانەی کە لە زەویوزار هەیە کە تا ئێستا لێرە و لەوێ بەداخەوە دایان کارەساتی خوێناوی و وەدایان کێشە و ململانی زۆر لە نێوان جوتیاران و حکومەت وە لە نێوان جوتیاران و جوتیاران خۆیان کێشەی زۆر گەورە ڕوویداوە لە چەمسەماڵ، لە هەولێر، لە زۆر شوێنیت کە کێشەی هەڵواسراو هەن. گەلێک هاوڵاتی هەن مڵکەکانیان بەبەر ماستەر پلان کەوتون. حکومت ئەو زەویانەی دەست بەسەداگرتووە، بەڵام بۆ ماوەی زیاتر لە 3 ساڵ 4 ساڵ دەچێت هەندێکیان ماوەی 10 ساڵە زەویەکانیان بەبەر فڕۆکەخانە کەوتووە، زەویەکانیان بەبەر پرۆژە و بەبەر کۆمپانیاکان کەوتووە، کۆمپانیەکانی بەرهەمێنان ئەو زەویانیان بردوێت تا ئێستا قەرەبوو نەکراونەوە. کێشەی قەرەبووکردنەوە لە هەرێمی ئێمەدا نەعادالەتێکی زۆر گەورەی پێوە دیارە، لەبەرەوەی هاوڵاتیان کە قەرەبوو وەردەگرن خاوەن زەویەکان ئەوانەیە کە گرێبەسی درێژخایانیان هەیە دائیمی و ئەوانەیە کە خاوەن مڵکیشن بە سەدان کەس ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکەن یا سەردانی پەرلەمان دەکەن بۆ ئەوەی کە بێن داوای ئەوە دەکەن ئێمە زەویەکانمان دەستی بەسەداگیرەوە، بەڵام قەرەبوو نەکراوێتەوە. لە پرسی قەرەبووکردنەوە ئەو لێژانەیە کە دانراون لە وەزارەتی شارەوانی و لە وەزارەتی کشت و کاڵ بە شێوەیەک لە شێوەکان کەمتەرخەمی زۆر و ساد و سڕی زۆر و هەروها ڕۆتینیاتی زۆر لەو پرسە هەیە. هەموو هاوڵاتیان بەدەست ئەو قەیرانە بەدەست ئەو کێشەیە دەناڵێنن، بۆیە لێرە و لەوێ زەویەکی زۆری کشت و کاڵیش دەستی بەسەردا دەگیرێ لەلایەن ئەو بۆیە ئێمە پێمان خۆشە دەبێت ئەوە بزانین لە پەرلەمانی کوردستان لەمە دووە جەخت دەسەر ئەوە دەکەینەوە و دەبێت حکومەتی هەرێمی کوردستانیش بە چاوی عەدالەت و دادپەروەریەوە چاو بخشێنێتەوە بە هەموو ئەو پرسانەدا لەمە دووە زەوی کشت و کاڵی دەست بەسەدا نەگرێت بۆ هیچ پرۆژەیەک ئەو زەویانە بەکاربێنێت کە بە کەلکی کشت و کاڵ نایەن بۆ ئەو پرۆژانە. تا ئێستا بەدوو ئیدارەیی کار لەسەر بودجەکراوە، بەدوو ئیدارەی زەوی دابەشکراوە، بەدوو ئیدارەی تا ئێستا لێرە و لەوێ بەدوو سیاسەتی جۆرا و زۆر و جیاواز هەسوکەوت کراوە لەسەر دابشکردنی زەوی، لەسەر یەکەی نیشتەجێ بوون، لەسەر زەوتکردنی زەوی کشت و کاڵ و لەسەر ئەو کێشە قەیرانانێک کە ئێستا لە ناو هاوڵاتیاندا بەردەوامی هەیە و دەبێت ئەو لایەنانە بە تەواوی فرامۆش نەکرێن بۆ ئەوەی هەموو لایەک بە ئاشتی و ئاشتەوایی خزمەت بۆ هەرێمە بکەین. کاتێ ئەمە چارەسەرە بێ کە ئەو خەڵکە چاوچنەوەکەی کە بەدەر لە یاسا تیجارەت بە خانوو و زەوی و بە تایبەتی زەوی کشت و کاڵی ئەم هەرێمەوەکەن کە بەداخەوە وتمان چەند جارێک ئەم زەویە کشت و کاڵیانە ئەبێ بمێنەوە بۆ نەوەکانی داهاتوو ڕۆژەیە ئەوانەی لە داهاتوان لە جاتیەوەی ئێمە بە خەڵکێکی باش بزانن
ئەبێ پێمان بڵێن ئەڵێن باوباپیرانمان زۆر زەرریان لە ئێمەیە چووکە بە هیچ شێوەیە زەوی کشت و کاڵیان نەهێشت. لە ماوەی ڕابردوودا بەرنامەی شەنتان پێشکەش کرا بە هیواین هەم توانی بێتمان گرفت و کێشەکانی زەویزار لە هەرێمی کوردستان سەرنجی لایەنە بەرپرسەکانی بۆ ڕابکێشین و هەم پەنجە بخەینە سەر برینەکانی ئەو بوارە. تا بەرنامەی ئایندا ڕێزی ستافی بەرنامەی شەن و ئامانجێمەن قبول فەرمونون.